اما ودو حفته تقريبا وبو سيم حفته اتشي لدواي ججنو لكم روج بلين لكم روج ججنو اما ليرين كان هلا بانيوكو حتى ايواره كره كانش بشوان امينو لسر امر الصفه قرمه طبعا وامينينو حتى ايش كمان جيب جي اكن والله دوا كري كمان اسانه يعني اوهم رنجينا او حكومه ماني اللي ما قدرنا دوا كريم يعني ديتين طلبه كمان وصالك الروا اما بردوامي لا خو بشاندان وحقيقه خو بشاندان داواکردنی مافێکی خۆتە و بۆ ماوەی 20 شەو ڕۆژ ئێمە بەردەوام لیرانە سەر و جادا خوێن بەڵام لەم فترەی کۆتایی هەفتەی ڕابردووە چاوپێکەوتنێکیان ئامادە کردووە لەگەڵ بۆمان لەگەڵ وەزیرە چەند کەسێکیان هەڵبژارد من یەکێ لەوانە بووم کە بە نوێنەرایەتی زمانی کوردی من چوون بۆ ئەوانە ئەوانی کە وەزیر ینی پێشنیاری کردبووە مێ دوو پێشنیاری بۆمان کرد پێشنیاری یەکەم کە شەریکەی سنگول هەیە لە منتیقەی گەیارە لە مووسڵ ئەو شەریکەیە استثماریە پارەی وەرگرین بیدەنە ئەمە دەزیارانە بۆ ماوەی چەندێک 3 بۆ 6 مانگ وەکو تەدریب لە نەوتی شیمال دەوام بکەن بەڵام ئەمە هیچ نەتیجەیەکی نابێت چونکە دوای 6 مانگەکە یا 3 مانگەکە کۆتایی بە عەقدەکە دێ و هیچ نەتیجەیەکی نابێت ئێمە هاتینە داوای تەعیینەکەین ئێمە شەکمان ئەوەیە ئەوە بابەتی دووەمیان کە وەزیر پێشنیاری کرد مەوزوعی عەقدی ویزاریە وتی عەقدی ویزاریتان بۆ ئەەکەم بەڵام ئێمە میزانیەتمان بەدەستەوە نییە لە میزانیەتی حکومەت بۆتان دابینکەین لە میزانی پترۆ دۆلار بۆتان دابینەکەی ترە من نازانم ئەمە خۆتان نەزانن یاساکان لای کێشەی لەوانەیە ڕایکێشن فەرتەنێکت بۆ بدۆزنەوە دوای 6 مانگێک کۆتایی عینە بە عەقدەکەت بێنن اما ودو حفته تقريبا